دوا گفتوگۆی ئەمڕۆمان گفتوگۆکین لەبارەی و دیداری کە ڕۆژی پێنجشەممە لە شاری سلێمانی لە بنکەژین بەڕێوە دەچێت دیدارەکە بۆ گفتوگۆکردنە لەسەر پرسی ڕۆڵی ڕێکخراوەکان و پرسی ژنان پرسی تاک هۆشیاری تاک لە نێو کۆمەڵگەیە ینی تا چەندێ مەتاکێکی هۆشیارمانەیەوە لە کێشە و گرفتەکانی کۆمەڵگە تێدەگا ڕێکخراوەکان چ ڕۆڵێکیانەیە لەوەی کە تا گۆشیار بکەنەوە کۆمەڵگە بە گشتی هۆشیار بکەنەوە ئایا هەر بۆ خۆی ئێمە ڕێکخراوەکانمان ڕێکخراوی وریا و کاریگەر و هۆشیارن گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بابەن جافەر بەڕێوەبەری ڕێکخراوی ئازادبوون ێستا لە لامان ئامادەی کاک بابەن سڵاو لێبێ بەخێراتی بەخێر بێ سەرچاو دیدارەکەتان ڕۆژی پێنجشەممەیە تێیدا بەنیازن باسی چی بکەن ئەمە دوم دیداری ڕێکخراوی ئازادبوونە هەر بە ناوی دیداری ئازادبوون ئەم دیداریان ڕاستەوخۆ وەکو چالاکیەکانی تر ئیش لەسەر ئەو دروشماکەین کە ڕێکخراوی ئازادبوون کاری بۆکات ئەوشتاکی ئازاد و یەکسان کۆمەڵگەی مەدەنی کارە باشە ڕێکخراوەکان دەبینین ینی ئەم ماوە کەمتر چالاکیانەیە پەیوەندی بە چیەوە هەیە ینی من نایبینم هەروایە ئێوەش خۆتان لە وارەدا کار دەکەن خۆی بێگومان ڕەنگە ڕێکخراوەکانی ئەگەرمە بەشمان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ناحکومیەکان بێ ڕەنگە لەناو ئەو ڕێکخراوانەیە کۆمەڵێک چالاکی بەڕێوە ئەچێ هەندێکیانە بێ بەجێ سەرنجی میدیا بەڵام سەرنجام ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارانین لەبەر ئەوەی کۆمەڵگەی مەدەنی خۆی لە کوردستان لە ژێر هەژمونێکی مەترسیدارایە و پاشەکشێ ئەکا و ئێمە ئێستا لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە فیدراسیۆنێکە لە سەرتاسەری کوردستان و پشکی شێریش بەر سلێمانی ئەکەوێ ڕێکخراوەکان کۆبووینێتەوە لەوێ گفتوگۆ لەسەرەوەکەین بۆچی ڕێکخراوەکانی ناحکومی کەوتونەتە بەر پاشەکشەیەکی زۆر واتە ئێستا چ لە خودی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە کە دایرەی معنیە بە تۆمارکردن و هاوکاریکردنی ڕێکخراوەکان بۆ وەزارەتی دارایی بۆ دام و دەستگاکانی ئاسایش بۆ وەزارەتی ناوخۆ ڕێکخراوەکان لە بەردەم فشارە ڕۆتیناتێکی زۆریان بۆ دروست دەکرێت دوای ساڵانێکی زۆر لە دەرچوونی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 کە نزیکی 10 ساڵ زیاتر بەسەر یاساکە تێپەڕیوە بەسەر دروستبوونی فەرمانگای تێپەڕیوە ئازادی کارکردنی ڕێکخراوەکان بەرتەسکە بێتەوە لە باتی ئەوانەی پێچەوانەکەی ڕاست بێ بۆ ئێمە وەکو ڕێکخراوەکانەوەی کە تێبینی ئەەکەین ژینگەکە لەبار نییە و یا ئەو یاسایەکە یەکێکە لە یاسا باشەکان بە جوودێکی زۆری چالاکوانان و خەڵخۆرانی کۆمەڵگەی مەدەنی دەرچووە وەکو پێویست جێبەجێ ناکرێت پەرلەمانێکێکە لە جیهازە زۆر کەم تەرخەمەکان لەو پرسەیە و بێگومان پشکی شێریش بەر حکوومەتەکەوێت کە کابینە لە دوای کابینە ئازادی کارکردن بۆ ڕێکخراو بۆ ڕادەربڕین بۆ ڕۆژنامەگەری بەرتەسکەکاتەوە یعنی پێتان وایە ئێستا دۆخێکی خراپە بۆ کاری ڕێکخراوەیی و کۆمەڵگەی مەدەنی لە پاشەکشەدایە بەڵێ لە خراپترین دۆخیاتی بە درێژایی مێژووی کارکردنی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بە دەلیلی ئەوەی کاتێک لە دوایی 92 ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان کارەکەن کارکردنی ئەو کاتیان تایبەتە بێ بە هاریکاری خێرا کە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەرەگرن و ئەیگەێنە گوند و ناوچەکانی کوردستان و شارەکان و قۆناغێک بوو هەتا 2023 ماتوانی بڵین قۆناغێکی فریاگوزاری خێرا بووە بەس لە دوای 2023ەوە پرۆسەی ئازادیەوە کارکردن کۆمەڵگەی مەدەنی فۆرماتەکەی گۆڕاوە ئێستا پێویستە ڕێکخراوەکان چاودێرێکی ورد و هەڵسەنگێنەرێکی بارودۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی بن ئەمەش پێویستی بە دووشتە پێویستی بە قانونە کە هەمانە و پێویستی بە ڕەخساندنی ژینگەیە کە حکوومەت و پەرلەمان و ئەکتەرە سیاسیەکانی تری کۆمەڵگە هاوکاری بکەن هیچ یەکێک لە ڕەکیزەکانی ناو کۆمەڵگەی مەدەنی هاوکاری ئەجوایی کۆمەڵگەی مەدەنی ناکەن ئێمە کاتێ باسی کۆمەڵگەی مەدەنیەکەین میدیا بەشێکە لە کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان بەشێکن سندیکاکان بەشێکن و هەروەها کەرتی تایبەت بەشێکە ئەگەر ئاها سەیری بکەین میدیا کەرتی تایبەت ڕێکخراوەکان سندیکاکان سەرجەمیان لەژێر هەژمونان و مەکیاج کراون بە شتێک کە هیچیان بەڕای حەقیقی نین کاک بابان یان ئێمەی کە دێڵەی بەڕاستی ئای مەترسیدار نییە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەو ڕادەیە پشتگوێ بخرێن کوێیان لێ نەگرێ نەگیرێەوە نەهێڵدرێ ڕۆڵی خۆیان ببینن لە کۆمەڵگەدا کۆمەڵگەیەک کە
ڕێکخراوەکانی تێدا با بڵێن پەراوێز خراپن گویان بۆ نەگیرێ دەرفەت بۆ چالاکیەکانیان نەڕەخسێنرێ هاوکاری نەکرێن سەپۆرت نەکرێن یعنی حکوومەت بە بەشێک لە پرۆسی دیموکراسی ئەزمونونەکەی خۆی نەزانێ پێدوانیە گرفتی گەورە لە ئایندەیە دروستەکە بێگومان کاگڕانکۆ ئێمە هەموو جارێک لە بەرامبەر کۆمەڵگەی مەدەنی و نامەدەنیە بۆ ئێمە ئێستا لە ناو دروشمی ئازادبوون ئەڵێن تاکی ئازاد و یەکسان ناڵێن کۆمەڵگەی مەدەنی ئەڵێن کۆمەڵگەی مەدەنی کارە لەبەرەوەی پێمان وایە ئێمە لە کوردستان و لە باشووری کوردستان ئێمە کۆمەڵگەی مەدەنیمان لە ڕووی ڕووکەشیەوە هەیە بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە بە معناسەرێکیەکەی خۆی ئەم کۆمەڵگەیە ئەم ئاکتەرانەی ناو کۆمەڵگەکە وجودیان نییە ئەمەش مەترسی لەکوێ دروستەکە کاتێ تاک و دوایی گروپ و کۆمیونیتی بچووکەکان دوای کۆمەڵگە گەورەکە بڕوای بە ئالیەتی مەدەنی نەما بۆ ژیانکردن بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات بۆ باشکردنی ژیانی خۆی پەنا بۆ چییە بە پەنا بۆ ئالیەتی نامەدەنی ئەبە ئامارەکان ڕۆژانە لە کوردستان بەرزە بنەوە لەوەی کە ئاماری توندوتیژی زیادەکە شەڕ و کێشە کۆمەڵایەتیەکان زیادەکە گروپی توند ئاژۆ زیادەکە چ گروپی توند ئاژۆی ئیسلامی بێ یا با بڵین ئایدۆلۆجی بێ جا ئاینەکان یا غیری ئاینەکان هەمووی زیاکە لە هەرێمی کوردستان ڕەبتی بۆ هەیە خەڵک بڕوای بە ئازادی ڕادەربڕین بە فشارکردن لە ڕێگەی ڕێکخراوی ناحکومی بە دەنگ هەڵبڕین لە ڕێگەی میدیاوە نەماوە ئێ باشە بێئومێدکردنی خەڵک 10 ساڵ 15 ساڵ بەرەو ئەو ئێمە نزیکە بینەوە لە سێ دەیە کە خەڵک لە هەرێمی کوردستان بڕوای بەوەیە بە تایبەتی لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنەوە بڕوای بەوەیە کە خەڵک دەتوانێت لە ڕێگەی چالاکی ناتوندوتی ژیەوە ژیانی خۆی چاک بکە بەڵام چەندەی تر خەڵک ئەوەستێ لە بەرامبەر ئەوەی کە چالاکی ناتوندوتیژی بکە ئەو کاتە ئەگەرەکانی کەسەر هەڵێن ئەو کاتەش ڕێک بە وێنە سادەیەک ئەگەر هەمومان لە ناو بەلەمێکین هەمومان پێکەوە ژێراوە پێدوانی ئێرە مێوای کردووە ئێستا خێڵ و عشرەت لە برەودایە ینی زیاتر تاکەکان شانازی بە خێڵی خۆیانەوە بە عشەتی خۆیانەوە دەکەن بە دیوەخانەوە دەکرێت ینی دیوەخانەکان زۆر لە ڕەوازدان ینی بنکەی ڕێکخراوەکان چۆڵ و دیوەخانەکان پڕن هەر هەستەکرێنی حکوومەت و حزبەکانی جۆرێک لە سەپۆرتی دیوەخان و خێڵ و عشەتەکان زیاترەکەن وەک لەوەی سەپۆرتی ڕێکخراوەکان بکەن ئەم پەیوەندی بە چیەوە ینی کۆمەڵگەکە ئەوە هەڵەگرێ یان نا نەخێر بێگومان کاک ڕانکۆ کۆمەڵگەکە ئەوە هەڵناگرێەوە کۆمەڵگەی باشووری کوردستانی کێکە لەو کۆمەڵگەیانەی کە ئەتوانین بڵین ئەو ئەبێ ڕۆمۆدیل هەموو کۆمەڵگەگە بێ ڕۆمۆدیلی وە دروستکرێ بێ سیاسیەکانی نوخبەکەی پێشی بکەون بۆ ئەوەی نمونەیەکی بۆ دروست بکەن و خەڵک هێواش هێواش لە نامەدەنیەتەوە خەڵک هێواش هێواش لە کۆمەڵی داخرای خۆی بێن نەدەرێ بۆ ناو کۆمەڵگە فراوانەکەی ئێمە ئەگەر با بڵین بە خێرایی سەیری بکەین لە دەیەی دوای 2023 بەدواوە هەتاوەکو 2013 ئەوەی کێمە ئێستا باسی ئەەکەین زۆر لە برەوە بوو و عکسەکەی زۆر لە پاشەکشەیە بوو لەبەر ئەوەی ئەو کاتە ململانێکە لەسەرەوە بوو تاکێک بە پێ پشتیوانی خێزان و بە پێ پشتیوانی عشیرەتەکەی ئەیتوانی بە توانا و جوهدی خۆی کار بکە ئێستا توانا و جوهدی خۆی وەڵامی ناداتەوە بۆیە دووبارە ئەگەڕێتەوە بۆ پێویستیە سەرەتاییەکانی خۆی لەیاش پەنا ئەباتەوە بۆ خێڵ و دیوەخان و عشیرەت و گەڕەکەکەی بۆ کۆمەڵگە بچووکەکەی لە کۆمەڵگە بچووکەکەی شەڕی بەدەستێنانی مافەکانی بکە ئەمە ژواکە کۆمەڵگە بە ئەندازێک پەرد بێ کە نزیک بینەوە لەوەی کە لە سەدەکانی ناوەڕاستە کۆمەڵگەکانی ئەوروپا و ئەمریکای پیاڕۆشتون کە خەڵک گەڕک لەگەڵ گەڕک شەڕ بکەن شار لەگەڵ شار شەڕ بکە گوند لەگەڵ گوند شەڕ بکە و بزانین چێ ئەتوانێت زۆرترین شت بۆ خۆی بچنێتەوە ئەم مەترسیانە سەر هەڵێنەوە بەڵام مەرج نییە بە هەمان فۆرمات خەڵک ئەم جارە شم شێر بەکاربێنێ تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنێ مەرج نییە چەک بەکاربێنێ ڕێکخراو بەکارهێنێ دام و دەستگاکانی کە بەکارهێنێ میدیا بەکارهێنێ بۆیە مەترسیەکە گەورەیە باشگومان شاشەوە دەڵێ من چەکی خۆمێ و خۆم دەپارێزم یان خۆم تۆڵاکەمەوە چاوەڕێ حکومت ناکەمانە بەڕاستی هەموو بەوادرەکان دیارە وەکو جەناب بدوتێت لێرە ئاکتەری سەرەکی لە ناو ژیانی سیاسی کۆمەڵگەی کوردیە حزبن و حزبەکان بەرپرسی یەکە من لەم دۆخە لەبەرەوەی تەواوی دام و دەستگاکانی تریان لە هەرێمی کوردستانە بەو شێوازە ئاڕاستە ئەکەن
کە نوخبەیەک لە ناو پارتە سیاسیەکانە ئەیانەوێت کە ئەوەش دەرەنجامەکەیەتی کە ئێمە دەکەوینە بارودۆخێکەوە کە ڕەنگە نازانم وەکو فالگرتنەوە نیە بەڵام ما بڵین ڕەنگە دە ساڵێکی کەیتر ئەم قسانە هیچ سوودێکی نەما بێ و هیچ کەسێک بەتەمای ئەوە نەبێ ژیانی مەدەنی لە کۆمەڵگەی کوردستان ژیانی دەستکاری بکە ئەگەر ئێمە پێش 2011 ئەم قسانەمان بکردبایە ڕەنگە تۆزە گۆک و خەون بواە بەڵام کاتێک کۆمەڵگەی سووری ئەبینی نزیک دە ساڵی تێپەڕاندووە لەسەرەوەی کە چۆن تونند و تیژی لەوێ ئیشەکە کاتێک کۆمەڵگەکانی ئەم ناوچەیە ئەبینی کاتێک خۆپشاندانەکانی وڵاتانی دراوسێ ئەبینی بۆ ماف و ئازادی تێگەی ئێمە بە دەرنین لەو قینە و ڕقا کە کۆ ئەبێتەوە کە قینە و ڕقێکی پیرۆزە خەڵک ئێوێ بۆ ژیانێکی باشتر خەڵک ئێوێ بۆ مافەکانیان وێ ئەرکمانە ئەوەندەی کە توانین هەموو توڵە مەدەنیەکان ئێمە لە ڕێکخراوە ناحکومیەکان دەست پێوە بگرین گفتوگۆ بکەین هەوڵ بین خەڵک ئومێدی بەوە بێ لە ڕێگەی گفتوگۆ کە بەڕاستی ئەتوانین بڵین ئومێد بەخش نییە و زۆر ڕووناک نییە. کاک بابان جعفەر بەڕێوەبەری ڕێکخراوی ئازادبوون سپاس کە ئامادە بووی لەلامان بەیوای دیدارەکەشان دیدارێکی سەرکەوتوو بێ ئامانجەکانی خۆی بپێکێ. سپاس بۆ یۆش. زۆر سپاس بە ئامادەبوونت.